کە قسە و باسکردنە لەگەڵ شێوەکارێکی با ئەزمون ناوی لێنانی میوان لە بەرەوەی کورسات ماڵی خۆیەتی کاک نەهرۆ شەوقیمان لەگەڵا کە لە وڵاتی سویسرا پرۆژەیەکی هونەری ڕێکخستووە کە بێگومان ئێمە دیاری ناونیشانی پرۆژە هونەریەکەی کاک نەهرۆیە. ئێمە دیارین پرۆژەیەکی هونەری هاوبەشە لەگەڵ گروپێکی سویسری بە ناوی مێسەرلای ڕێکیان خستووە کە بێگومان کارکردنە لەسەر ئەرشیفی کەلتوری کوردی وارووا کۆمەڵێک بابەتی تر قسە و باسی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە بەڕێزیانم ئێوارەی لە سەودەی کورسات بەگەزینە سڵاو لێبێ زۆر بەخێر بیتەوە زۆر سپاسانە سەفەرەکەت خۆش بوو. وڵی سەفەرەکە بێەوە ناخۆش بەتابەتی لەم کاتەیە کەوا سەفەر کەمە کرێت من خۆم بۆ خۆم 2 ساڵ بۆم سەفەرم نەکردو بەڕاستی لەبەرم دۆخی نەخۆشیە ئێستا تۆزێک مەتارەکان کراوەتەوە بەڵام ئەو گەرمی و قەڵەباڵقی جارانی پێوە نییە بەڵامی تر خۆش بوو کە من ڕۆشتم بۆ ئەوێ هەم دیسانەوە ئەم جاران مەسەڵەن من باوەک لەوێ ژیان بەڕاستی تقریبا 20 ساڵێک لەوێ ژیان ئیتر کە هات کە لەوێ ئەو هەموو شتانی کە لە ناوی ئاژیت ئیتر ترکی پێ ناکەیت بەڵام وەکو مسافرێکە ئەڕۆیت خۆ وەکو با بڵێن گەشتیارە یابانەکانە بینیتەوە نیە دار و بەر تەسویرەکە ڕستمەگرێ ئیتر لەوێ بەر کەلتورەکەویت بۆ منیش ئەو شتە بەڕاستی زۆر گرنگە کە ئەچمە هەر شوێنێکیان کە ئیتر ئەبێت گەلەریەکان بدینم ئەبێ هەتا مەسەلەن ئەو فەزایە ئەو فەزایی کەوا ئەوان بەردەوام گرنگی بە فەزای دەرەوەیان کەوا ئیتر پەیکەری تیابینی ئیتر تەلارەکان خۆیان بۆ خۆیان بەڕاستی وەکو ئۆبجێکتێکی هونەری ئەبیرێت تۆمانە ئیتر چاوێکی ئەوێ کەوا درشی پێ بکات درک بەو هونەرە بکات یان گوێیەکی کەوا درک بەو ئاوازە بکاتەوە ئیتر وابزار بیتێمش با ئەوەنە خۆمان پەروەردە کردووە کاتچنە و شوێنانە یەکسەر بەردەکەوێت زۆر باشە کاک نەهرۆ تۆ هەمیشە بۆ بەناوبانگی کە هونەر وەرەگری کاچتە وڵاتانی تر وارووا هونەریش ئەگوازیتەوە پێم خۆشە باسێکیان بابەتەمان بۆ بکەیت. ئەم جارە هێن بوو پرۆژەیەک بوو بەر لە ساڵ و نیوێک دوو هونەرمەندی سویسری هاتنە سلەیمانی ئترناڵم ڕێیان لێ تێکچوو پرۆژێکیان هەبوو ویستیان لە ڕۆژاوە بیکەن بەڵام لە ڕۆژاوە لە دۆخێکی ناموارە بوو تر هاتبوونە سلەیمانی بیستویان سلەیمانی شاری ڕۆشنبیریە و ئتر هەنگێک پەیوەندیشیان دروست کردبوو من لە ڕێی هاوڕێکمەوە ناوی کاکزانە ڕەسووڵە کاکزان ڕەسوول مزگەلەری هەبوو بەڵام سەمەداخەوە نەیماوە ئیتر بەرێک کەوتین و زاناوتی وتی ئەمانە ئەڵمانی قساکەن بەڵکوم تۆزی یارمەتی بیت ئیتر کە دەربارەی پرۆژەکە شتێکیان پێ بووتمان وتیان ئەمانوێت کاری هونەری بکەین ئەمان لەوێ لەگەڵ شارستانی میزۆپۆتامیایە وڵاتی بینی دووڕووبارەکەیە دیلۆفرات ئەیانە ئیشێ بکەنۆمانە و شتێکیان پێ و بەڵام شتەکەمان بەدڵنەوە بەڕاستی ماوەرە کاکەیەوە هاتون بوەر لەگەڵ ئێمە پێکەوەدا ئەنیشین و پێکەوە بیرۆکە دروستەکەین پێکەوە هەنگاوی بۆ ئەنێن و ئیتر شتێکی جوانی لێکەوتەوە شتە جوانەکە کارکردن بوو لە ناو تەلارسازی کوردی ئێمە لە وڵاتێکی لە نیشتیمانێکی ئەم نیشتیمانە بەردەوام دووچاری بەهۆی جەنگەکان و دووچاری وێرانکاری و ڕوخان و ڕمان بووە ئیتر کە جارێکە کە دروست دەکرێتەوە ئەو تەلارسازیە کۆنە نەونەریتە کۆنەی تەلارسازی یا کەلتوری تەلارسازی لای ئێمە ئیتر ترسی ئەوە هەیە کا بنە بەربێ بەڕاستی لەبیر بچێتەوە خەڵکەکان کێنەوە بۆ عشقی جاران بەڕاستی خانەکانان دروست ناکەن بەو کەرەسەیە پاشان ئەو پارێشیان نییەکەوە سەر لە نوێ بەو کەرەسە سروشتێکە بیکە یە پلۆچە گەێنێت و دروستیەکات بەڵام پاشخانێکی کۆنی تەلارسازی هەیە ئەگەر ئێمە بەڕاستی لە ڕێی پرۆژێکی هونەری واوە یان خەڵک بە ئاگا نەکەین و ئەرشیفی نەکەین پاشان بە ئاگامەندیەکەوە ئەوە ئەرشیف نەکرێت دووچاری ناوچوونەچێت بۆیە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە چۆن ئێمە خشت دروستکەین خشتی گڵێنەی جاران تا ئێساش لەگەر سەیری کۆڵانەکانی هەنگێک لە کۆڵانە ڕگە کۆنەکانی سلەیمانی لە سابوونکەران بێ یا مەسەن قەزازەکان لەولا پیرمەسوور خانی گڵێنەمانەوە بەداخەوە ڕۆژ دو ڕۆژ دووچاری ڕمان و ڕوخانە بێتەوەمانە بەڵام ئەمە تەلارسازی سلەیمانیە ئەمە شوناسی سلەیمانیە کە بەرەو گەرمیان ڕێی گەرمیان وڵاتێکە مەسەن نیشتیمانێکە پڕە لە خۆڵ یانی سەری خانۆکانیانەکەی هەمووی بە قوڕ و بە خۆڵ دروست کراوە
بەجیا لەگەڵ مەسەن لەگەڵ بەراوردیکەی لەگەڵ هەورامانە بە حکمێکەوە لێ بەرز زۆرە تەلارسازی کوردی لێ بە بەر دروست دەکرێت. اینجا ئێمە ویسمان ئەو ڕوحە جارێکی کە ژیانی بەبەرکەینەوە. باشە بەس من ئەمە تێ بگەم خشتاندرو یعنی لە ڕێگەی پێرفۆمانسەوە وەکو پێرفۆمانس پێشخشتانکردیان چۆن نەخێر ماتریالەکان ئێمە کۆمەڵێک خەڵکی شارمان کۆ کردەوە. هونەرمەند بێ خەڵکی ئاسایی بێ تەنها تەنگێل ئاوارەکانیش لە پارکی ئازادی پرۆژەکە تقریبان دەڕۆژێکی خایان لە سلەیمانی ئیتر لە پارکی ئازادی دەوارێکمان هەڵاوی تر بە شێوەیەکی زۆر چۆن لێ کۆمونەیەک پێکەوە ژیاین و خواردمان دروست دەکردمان لەوێ قورمان گرتەوە قورمان دروست کرد و ئیتر لە خشمان پێ دروست تقریبان 245 خشتێکمان دروست کرد. باشە اینجا پرۆژەکەمان ناونە ئێمە دیارین we are visible بەڕاستی دەنگوسدایکی بەر لە ساڵی دەنگوسدایکی زۆری یایەوە ئیتر خەڵکیی مەسەن لە یەکێتی هونەرمەندان و پارێزگە خۆی بۆ خۆی هات سەردانی کردین و ئیتر خشتەکانمە لە چەند شوێنێک نمایش کرد و هەموو خشتەکان هێمایەک یا مۆرچێکی ئەوەی کە دروستی کردووە بە خشتەکەەوە دیارە تا ئێستا شتەکانمان هەڵگرتووە. ئەجا ئەم سەفەری من کە چوومەوە سەردانێکی سویسرام کرد دیارە بەدەستی بەتاڵیش نەچویت کارێکی نوێش لەگەڵ خۆت بردووە. کارێکی خۆم لەگەڵ خۆما برد بەڕاستی چکو من زانیم ئیتر لەوێ دوسێ ڕۆژ لەوێ ئەبم ئەو کارە خۆشبەختانە کاچی دەرێنەر پیشانی هات کارەکە ئەگەر بیخاتەوە سەرەتای کینەکە زۆر جوانە بێت سەرەتای ئیشکردنەکە من لەوێ لە کۆمەڵێک شوێنی جیاوازی کوردستانە لە وەرزی جیاوازە تەقەلایە یەکەم کەوا پانتاییە بۆ خۆم دروستکەم. ئەمە لێرە گزارش لەسەر ئەوە بکەم کەوا ئێمە لە نێو نیشتیمانی خۆمانین بەڵام لە هەوڵ و تەقەلاین کەوا جێپی شوێن بۆ خۆمان دروستکەین شوێنێک پانتاییەک بۆ خۆمان دروستکەین. جێداخە بەڕاستی ئێمە لەو چوار پارچەی کەواتایە بەش بووین دایمەن ئێمە یانوەکو میوان سێری کراوین یانوەکو با بڵێن تورکێکی لە باکوورە و تورکێکی ژاخاوی لە باشوورە لە دەسەڵاتی سەردەست یا ڕژێمەکان ئێمان هەمی بشۆک و میوان لە وڵاتی خۆمان و لە خاکی خۆمانە نیشان گیراوین. جا لەبەرەوە ئەمە تعبیرێکە لەوەی ئێمە ناو خاچی کوردستانە ناو خاچی خۆتە نیشتمانی خۆتە پانتاییەک بۆ خۆ دروستەکەی. اینجا ئەگەر پیشانی باتەوە کاچی دەرێنەر لە کۆتاییە قاچەکە یەتە دواوە پانتاییەکە دەرەکەوێت لە سێ وەرزیجا چون بۆیە حەزەکەم پیشانیرە لەبەر من قاسم تەزی یەک دانە چارێک لەناو بەفریا بە پێبەتی پیاسەم کرد. ئەوەم پیشانە ئەم شەرحەشما بەڕاستی لەوێ زۆر پیان خۆش بوو. اینجا دوایەوە کارەکە بەشی دووهەمی کاری پرۆژەکەی خۆمان کرد پرۆژەی وی ئار ڤیزەبل ئێمە دیارین لەوێ سەرێ خشمان دروست کردەوە بەڵام ئەم جارە کۆمەڵێک گروپی ئەتنیکی جیا مەسەن نەتەوەی جیا گروپی جیا مەسەن هەنگێکی شەنگاڵیمان لەگەڵا تایە بوو هەنگێک ئاشووری هەنگێک ئەرمەنی هەنگێک عەلەویمان لەگەڵا بوو. ئەجا لەگەڵ خەڵکی ناوچەکە خۆشیە بە هونەرمەند و بە غێری هونەرمەندیشەوە ئیتر خشمان دروست کردەوە. خشمان دروست کرد بۆ ئەوەی کەوە ئەمیش زیاتر بۆیە مەسەن ئەو گروپە ئەتنیکانی کەوا بەشدارمان پێکردن لە ناو پرۆژەکەیە ئەمان خەڵکانێکن کەوا لە ناو لەم نیشتیمانەیە با بڵێن لە شارستانی میزۆپۆتامیایە ئامادەییان هەبووە. ئیتر خۆی قسەکەش زیاتر ئەوەیە زیاتر ئیشێکە لە ئەوە نیە کوچە بڵێ نییە باگراونێکی مێژووی بۆ بێت پاشخانێکی مێژووی بۆ دروستکەیت کەوا ئێمە هەموو جارێگەڵی مەسەن ئورک بەخش دروست کراوە بەڵام لەولاوە شارستانی بابل زیاتر جوانکاریەوە بە خشت و بە تەلارسازی و بۆ شێوانی کەوا ئایبین. گروپەکەی ئێوە بەو شکڵە ئیشتانە کرد گروپی ترتان لەگەڵ بوون لە نەتەوەکانی تر ئەوانیش ئەوانیش ئەوەی کەواستا لە وێنەکانە دیمان خەڵکی با بڵێن خەڵکی نەتەوەکانی کێ با بڵێن ئاشورێکی کۆمەڵێک ئاشووری تیا بوو کۆمەڵێک شەنگاڵی تیا بوو کەوا کوردن هەنگە عەلەوی باکووری تیا بوو ئەوانەی تر زیاتر دانیشتووی وڵاتی سویسران ئیتر ڕێخەرەکە ئامادەی کردبوو ڕێکی خست بوو
ئیتر منیش وەکو میوانێک بۆ ئەم پرۆژێ ئامادە بووم 3 ڕۆژ لێ بوو. زۆر باشە کاک نەهرۆ ئەزانی وڵاتەکە سوێسرایە بەڵام ئەو شوێنە کوێیە کە ئێوە ئەو پرۆژە هونەریەتان تێدا دروست ئەو شوێنێکی زۆر جوانە شوێنێکی زۆر جوانە و پەنیرێکی زۆر چاکیشی هەیە تاوان پەنیرەکەن هەر ناوچەکە ناوی مقاتەعەکە بەڵێن کانتۆنی پێڵێن ئەوان ناوی ئێمەنتالەیە ئەگەر دیبێتان پەنیرێکەیە کە کوونەکانی تایە ئەو پەنیری ئێمەنتالەیە ئێتە تۆ لێ بەس نان و پەنیر خۆی سروشتەکە سروشێکی زۆر جوانە بەڕاستی پاشان ئەو شوێنە ئەو کوڕی کە هاتوو بۆ سلێمانی ناوی ڤێرنەرە هەر بڵین ئەو کارانەی ئەوە کارە نەحتیەکانی ئەوە کاری بەدار ئیش دروستەکە دیارە دارێکی زۆر زۆر هەیە وەکو لای ئێمە نییە ئیتر ئەو دەستکراوەیە ئیشەکانی پەیکەرەکانی بەدارەکات و ئێتر شوێنەکەشی زۆر جوان ئامادە کردووە بۆ هونەرمەندانی کێن شوێنی ڕزیدێنسیانێ شوێنی مانەوەیان هەیە مەسەن کەم لێ مژووری تایبەتی خۆم هەبوو بۆ میوانەکانی کەوا بەردام خەریکی پرۆژەن بەڵام ئێمە ئەمانێ ئەم پرۆژەیە فراوانتری کەین و ئتر ئێستان بەشی دۆی پرۆژەکەیە پرۆژەی باڵین ئێمە دیارین بۆ داهاتوو ئەگەر کرا بچینە ڕۆژاوە بچینە ڕۆژهەڵات ئتر بەردەوام مەفهومی کە لەگەڵ خۆیان هەڵەگرێت بەردەوام هەر کەسەتان بە بێدەنگی خەریکی کاری خۆیەتی هیچ گفتوگۆیەک هیچ مناقەشەیەک هەبوو لە بینتان ئێمە شەوەکانماندانە و بۆ نمونە ئەو ئیشەی خۆم ئەو ئیشە باڵ ڤیدیۆ ئارتی خۆم کا پێفۆمانسێک بوو من ئەوە سکریان بۆ ئامادە کردبووم لەگەڵ دیاشۆیشاندانا بوو ئەومان پیشانە ئەنجا گروپەکان خۆیان ناسان تەنانەت کە کوردی باکوور و ڕۆژاوابی دایمەنەوەی تەمبورەکەی پێ گۆرانی تێکەوت و ئیتر بەڕاستی زۆر خواردن ئیتر خواردن شتێکی زۆر سیر حەزەکەم لێرە بیگێڕمەوە وەڵا سەبەتەیە پارچەنانی وشکدان رابوو ئیتر دوای کە فلیمەکەی کا و پێفمانسەکە من تەواو بوو دانیشتمەوان و یەکسەر دەستم بۆ لە تەنانێ گوتیان نەکەیت جارە ئەمە تو مەسئلەویەکان بەر لەوەی کەوا ئەوکو نەریتێکەیە لایەن بەر لەوەی کەوا مەسە شتەکانی خۆیان ئەناسێن قسەکانی خۆیانەکەن ئەنجا دوای ئەوەی کەوا بڵێن ئەو کۆبوونەوەی تەواو بێت ئەو نانە ئەدێن ئیتر بۆ خۆمان نانێکی وشکیش بوو ئیتر بەس خۆش دیار بوو تستیکی زۆر باشە کاک نەهرۆ پێمان خۆشە باسێک لە گرنگی و تایبەتمەندی پرۆژەی لەم شێوازە بکەی بۆ هونەرمەندی کوردی کە لەوانەیە هەموو هونەرمەندێک دەرفەتێکی لەم شێوازەی بۆ نەڕەخسێ بتوانێت بچێتە وڵاتێکی بیانیەوە و ئەم پرۆژە هونەریانە نمایش بکات. بەڵێ ئەمە ئەم شێوازی کارکردنی خۆی لە شێوازی کارکردنی هونەری هاوچارخەبینێتەوە ئیتر چیتر هونەر بەڕاستی لە ژوورە داخراوەکان و لە ستۆدیۆ و بەڵێ لە ئەتەلیەکەوە ئینی پێڵێن شوێنی ڕەسمکردنەوە دەرچوو هاتە دەرەوە و چوە ناو پەیوەندیەکانەوە ئیتر چوە ناو خەڵکەوە ئیتر خەڵک بە شێوە جیاوازەکان ئجا تۆ ئەوە نییە کەوا بڵێ وەڵای ئەم برادرە لەبەرەی هونەر نازانێت من باسی لەی لەگەڵا ناکەم ئەویش بۆ خۆی هونەرمەندە لەبەرەوەی کەوا پێداویستەکانی خۆی ڕۆژانە دەستەبەرەکات لەبەرەوەی کەوا ئەو بەس لەوانەی خۆی نەزانێتەوە ئەو داهێنانی خۆی ئەکات بەڵام ئەو داهێنانە لای تۆ ئەبێتە هونەر ئیتر تۆزێ چاوکراوەنەتر تۆ بەرفەزای دەرەوەی خۆتەکەویت ئیتر لێرە دیارەش مێژوویەک هەیە لە دوای کاڵە لە دوای جەنگی جیهانی دوو هەمووەمانە هونەر زیاتر فراوان بوو بزانە ئەوی دی چۆن کاری ڕۆشنبیری خۆیەکە چۆن گزارشتی ڕۆشنبیری خۆیان چۆن شتەکانی خۆی پێشکەشەکە هونەریێتە دەرەوە بە هەموو شێوازەکانی کەوە ئاوێتەژەیە بە یەکتر مەسەرەن جارە هەر هونەری نیگار کێشان یا هونەری باڵێ ڕەسم بوو بەڵام ئێستا ئەم وەسایلەکان ئەم مێتۆدەکانی کە هاتوونەتە ناو نێودەکانی کاتنەوە کامێرا هاتوۆتە ناو نمایش هاتووە ناو بە ئاوێتە بوون و بۆی زیاتر دەربڕینەکە زیاتر پڕتر و فراوانتر بێت دەستەکانە خۆش بێ زۆر لاکمان کردی زۆر خۆشحاڵ بووین هیوادارم قسەکانم زۆر قورس دەبوو بێت یا بۆ بیدەر دۆزێ قسەکردن سەری هونەری هاوچارخ قورس نییە لەبەرەوەی کەوا هەمووی داخەڵە بن کابراایەک هەیە یوسف بۆیزە نایوسف بۆیزە فەکرێکی گەورەی ئەڵمانی هونەرمەندێکی گەورەش بوو ئیتر ئەو هینەکەی کرد با بڵێن ئەو خاڵی وەرچەرخانەکە لەوە دەست پێکە ئەڵێ هەموو مرۆڤێک هونەرمەندە لەبەرەوەی کە ئەڵە شەرت نییە ئەم نیگارکێش بێ یا پەیکەرساز بێ لەبەرەوەی کەوا ڕۆژانە ئەو داهێنانی خۆیەکات ئەوەی لەسەر ئێمەیە چۆن هونەرەکەی ئەوە ناسێنی زۆر ڕاستە دووبارە بەخێر هات دەستەکانە خۆش بێ. لاکمان کرد زۆر سپاس